ساڵی تازەیە نەورۆزە هاتەوە، جەژنێکی کۆنی کووردە بەخۆشی و بەهاتەوە. سڵاوتان لێبێت ئازیزان، نەورۆزتان پیرۆز بێت و هەموو ڕۆژێکتان نەورۆز و خۆشی بێت. من هێرۆ زەنگەنە لەگەڵ هاوکارانم بە فراونووری ساڵح دمیجەر و سیروان قەچۆ بەرنامێکی تایبەتتان لەسەر نەورۆز و مێژووی نەورۆز لە ناو کووردا پێشکەش دەکەین. سەرەتا سپاستانەکەم بەفراوبالەتەوە دەست پێ بکەین ئەگەر پیرۆزبایی خۆت بۆ بینەران بنێری. بەڵێ نەورۆز لە هەموو گەلی کورد بە تایبەتی ڕۆژهەڵات پیرۆزەکەم بە هیوام نەورۆز تەنها سەرەتای ساڵی نوێ نەبێت بۆ ڕۆژهەڵات بەڵکو سەرەتای ڕێگایەکی نوێ بێت بەرەو داهاتوێکی گەش و ڕووناک و سەرکەوتن بۆ هەموو گەلی کورد بە تایبەت ڕۆژهەڵات. بەڵێ سپاس هیرۆ ئەژی نەورۆزی لە هەمی گەلن هەرێمی پیرۆز دەکەم بە تایبەتی گەلی کورد و بە ئاوایکی تایبەتترژی خەلکێمەی ڕۆژئاوا بڕاستی وان دەمێن داوی دە هەنێک گەلک زەحمەتیارە دەرباس بووە ینی وەکو باژارێکی وەک باژاری من کۆبانیە دەمەکە درێژە دۆر پێچێدەیە ئەم بهێوینە کو ئەڤ نەورۆز ببێ ڕۆژە خۆشیە ڕۆژە نو ji bo xelkê tevda bi taybetî ez behsa xelkê sivîl wê dikim ku rastî zehmetiyan dibe ez newroza wan pîroz dikim û hêvî me ku bi xêr û xweşî rojên wan derbas be. سپاس هێرۆ سپاس ساڵح و بەفراو ئەژی نەورۆزە کوردان لە هەر دەڤەرێ پیرۆز دکم چ لە ئەمریکا و چ لە کوردستانê ڕۆژێک تایبەتە ئەم هەرگا وڵۆت بێژن ئەم دێژ هەر ساڵ ji bo کوردان ببە ڕۆژە خۆشیە ڕۆژە ئازادیە و ڕۆژە کێفێ ئەم هێویدارن و ئیساڵ ژی بە تایبەت نەها لە کوردستانی گەلێک بویەر چێ دەبن ئەم هێویدارن و پشتی ڕۆژان نەورۆزە و پشتی وێ بە ڕۆژێک خۆشیەش بۆ هەر کوردەکی. هیوادارین وابێ ئێمە دەزانین هەموو ینی نەتەوەکان زۆربەی نەتەوەکانی ئەو ناوچەیە هەر لە رووسیاوە بگرەوە ئەفغانستان و ئێران و ینی زۆربەی جەژنی نەورۆزە گێڕن بەڵام بێگومان جیاوازی هەیە لە نێوان ئەو نەتەوانەدا. جا پێشەوەی ئەم بەرنمەیە بینە ئەم بەرنمەیەوە لەگەڵ پسپۆڕی مێژووی سۆران حەمەڕەشید قسەم کردبوو سەبارەت بۆ باتە جا ئەو باس لە جیاوازەکەی بۆ کوردەکە ینی جیاوازەکەی چییە بۆ ئێمەی کورد باگیۆ لەو بگرین جارێ سەرچاومان هەیە بۆ نمونە لە سەردەمی ئیسلامە کۆنترین سەرچاوە کە هەمانە مێژوو نووسێکی کووردە خەڵکی لای کرماشانە کاتێک کە ئاماژە بە نەورۆزەکە ئەیگەڕێنێتەوە بۆ بینی سەر و مسڵ و بەرەو خوارە و بەرەو بابل یعنی تێکەڵی چیرۆکێکی سۆمەریەکە ئەو باسی واکە سەرەتای شارستانێت و ینی ئەمە لە ڕووە مێژوەکەیەوە لە ڕووی ئاهەنگێڕانەکەەوە ئێمە ئاگر بەشێکی گرنگی جەژنەکەیە جگەلەوە نەتەوەی کورد خۆی ئەفسانەی دروستبوونی هەموو نەتەوەی کۆمەڵی ئەفسانەی هەیە لەسەر دروستبوونی هەندێک نەتەوەش ئەشێنەی بێ بەڵام کورد چەند ئەفسانەیەک هەیە لەسەر دروست یەکێ لە ئەفسانە هەرە گرنگەکانی دروستبوونی هی نەورۆزە ئەمە بۆ نمونە دینەوەری لە ساڵی 900 جێڕایەتیەوە مەسعودی چەندین مێژوو چییە چیرۆکەکە کاتێک کە ئەو کەسەی کە بەرپرسە لەوەی کە کۆمەڵی خەڵک ڕۆژانە مێشتیان با بە مارەکانی سەرشانی زوحاک ئەمە ئەفسانەیە دیارە بەڵام ئەمە ئەفسانەش گرنگە هەموو ڕۆژێ ئەو کەسە یەکێ ڕزگارەکە ئەو کەسەی کە ڕزگاریەکە ئەچێتە شاخەکان نەتەوەی کورد لەمەوە دروزە بێ واتە هیچ نەتەوەیەک بەو شێوەیە بە شێوەیەکی ئەفسانەی لە ناو چیرۆکی نەورۆزانیە یعنی تەنانەت ینی پابەتبوونی کورد بەم جەژنەوە هەندە گرنگە ئێمە بەڵگەنامەمان هەیە 600 ساڵ لەمەوە بەرکابرا باسی ئەستێرەناسیەکە کەچی بە فارسیەڵێ ئەحکامێ نەورۆزنامەیە کوردی واتە ڕێساکانی نەورۆزنامەی کوردی بەڵێ ئەوە جۆمان لێ بوو کە باس لە جیاوازەکەیکە بێگومان جیاوازی هەیە ئێمەی کورد بە جۆرێکی جیاواز هەم نەورۆزەکەکەینەوە هەم مێژوویەکی زۆر کۆنی هەیە کە وەکو ئاماژەی پێکرد مێژۆکەی دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەریەکان نەورۆز جابا هەندێک باز لە هەر کەس باز لە ناوچەی خۆشمان بکەین بێگومان ینی جیاوازێکی زۆری هەیە بەفراو لە ینی باسی ڕۆژهەڵات کردەمێ بزانم لەوێ بە شێوەیەک ینی نەورۆزەکەن چونکە ئێمە دەزانین ینی لە ڕۆژهەڵات بە تایبەتی فارسیش نەورۆزە گێڕێت جابزان یان جیاوازەکانی ئێوە یان بە شێوەیەک نەورۆز یان نریتی نەورۆز چیە لەوێ هەر پێش ئەوەی دەستیش پێ بکەمەوێت تۆزێک مەتحیجلەکانیش بکەم بەڕاستی لێداتۆی هەمووی زۆر جوانە هێرۆ بەگشتی پێم وایە
نەورۆز لەناو کووردا چونکە ڕیشەکەی با بڵێن یەکێکە هاوبەشیان زۆرترە لە جیاوازیەکان با بڵێن بەڵام بێگومان جیاوازیش هەیە ئەوی جیاوازیەکەی ئەگەڕێتەوە بەهۆی ئەو ژینگە با بڵێن سیاسیەی کە بەسەر شارە کوردستانیەکان ئازاڵ بووە بۆ نمونە لە باشوور چونکە ژینگەیەکی سیاسی ئازاتر هەبووە نەورۆز بێگومان بە شێوەیەکی زۆر بە فراوان بە شێوەیەکی ڕێکخراوانەتر بەڕێوە دەچێت خەڵکەکە لە شوێنێکی گشتیا هەموو ئەتوان پێکەوە کۆ ببنەوە بەڵام بەداخەوە لە ڕۆژهەڵات با بڵێن بەهۆی ئەوەی کە ژینگەی سیاسیەکەمان زۆر با بڵێن زۆر بربەست هەبووە لەوێن ڕێگە پێدراو نەبووە ئەو جۆرە ڕێوڕسمە کولتوریانە بچێتە ڕێوە بە ئاسانی لەبەرەوە نەورۆز لەوێ بۆنەکان بە شێوەی خێزانی و بچووک بچووک بەڕێوە چووە هەرچەندە لەم دوایانە ئەتوانم بڵێم خۆشببختانە ئەو جۆرە بۆنانە خەریکە چونکە ڕنگ و بۆیەکی نیشتمانی و سیاسی و ئەوانەی گرتووە ئەبینین ئێستا زۆر بە بەرفراوانی و زۆر بە جوانی و زۆر بە ڕێکوپێکی بەڕێوەچێ لە ڕۆژهەڵاتیشدا بەڵێ دەزانن ینی لە هەندێک شوێنوک و ئاماژت پێکردە ئێستا بۆ نمونە لە کوردستانی عێراق لە هەرێمی کوردستان جیاواز بووە لە سەرتاشەوە جیاواز بۆ لەوانەیە نەریتەکە بە جۆرێک بوو بێ لە سلێمانی لە هەولێر بەڵام لە کەرکووک کە تا ئەمە ئەخیرەش لەبەر ئەوەی چۆنەڵی ئاگرکردنەوە یاخود مەڕاستیمی نەورۆز قەدەغە بوو لەلایەن ڕژێمی سەدامەوە بە جۆرێکی ترەکرا من بیرمە دایک و باوکم بۆمان باسەکەن کە نەورۆز کاتێککە ئاگر کراوەتەوە ئێواری نەورۆز زۆر جار هێمایەک بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو ڕژێمە ینی هەر چۆنێک بێ دەبواە ئەو ئاگرە بکرێتەوە ئەو ینی بە چۆنەڵی وەکو بەرخۆدانێک بووە نەورۆز هەر دەربارەی vەیەکێدا هێرۆ لە جەمە لە ڕۆژاوا ینی ببیرا من تێ داویە ساڵین هەفتەیدا دەستپێکە ساڵین هەشتیدا هەر وەکو نەورۆز وەکو نەرێتێک وەکو فەستیڤال و وەکو وها دەست پێ کرد بەریوێ وەکو بەفراوێژی گوتی وەکو ڕۆژلات لە ڕۆژاواژی ئەو ترس هەبوو خەلکێ دناو ماڵی خۆدا تشتێن بچووک چێتکردن لێ ئەو هەستا هەبوو نەورۆز ببینێ من تێ لە دەوروبەرێ ئەم ببێژن کۆبانیە کەسێک ناس دکن ینی باش زانن کۆ ئەو مشتەنور هەیە مشتەنوریشی دەشارێ داعش دەژی گەلک بناو بانک بوو لەسەر ئاستا جیهانیژی ئەو وەکو ئەمژێر دێژین کاش ینی نەچیاکی گەلەکی بلندە و نەگەرێکی نزمەژی هاتشێکی ناوێنە مەژێر دێژین کاش لەوێ دەرێ ji salên heştîda îdî her car wekû festîvalan çêdibû yanî nîskî 100,000 kes xelkê Kobanî li cihekî kom dibûn yanî Newroz divê her li wê derê ba li miştenûr ba navê miştenûr û Newrozê bi heva hatibûn girêdan ez zarok bûm di destpêka salên heştîda wextê kehrebe jî ceme nebûbû li taybetî tenê li nava bajêr li Kobanî kehrebe hebû li gundan hîn kehrebe neçûbû gundan wê wextê کو آگر نوروز شب نوروز یعنی وکو ایشف بشف کو آگر دادان تشتکی افسانه ای بو براستی من از وقت منالگی دچون ام تشونه سر بانی جبو ام لدربا ببینن و او آگر جاری که لوی سروی چیایی جاری که لوی عالی جاری که سروی گری هر جایی کی برز بو او آگر پیت کت يعني امشي هستي زاروكان قالك اول ما هستي كركو وكو او اجر بهفدراد اخذن اجر يعني شروكا نوروزي يقولوا شروكا نوروزي اجر نشان دقر مازال ما تقولن وين هالفي الي بي كافي انا وين في الي بي كافي يعني هيجانك هبو براسي انا هاجي واحد بيجن لا شيء مد الارزه او هستي او زاروكي براسي قالك هيبت بو راستا سيروان لا احمد نوروزي كي زور قوري اكري لا احمد و لوي يعني بتش شێوەیەک ئەیکە نەگەر هەندێک باسیەوە بکەین ڕاستی باکوورژی وەکو ڕۆژهەڵات و ڕۆژاوا نەورۆز نەتەنێ ینی هەلبەت لە باشوورژی لێژبەر ئەو ئازادیا سیاسی گۆ بەفراو بەحث کرد کە لە باشوور پەیدا بوو لە پارچەیەن دنیایان کوردستانێ نەتەنێ بوو ئالاوێکە دەربرینە کولتوری وەکو کۆمەلەتێ دین دەبینن لە تەنێ بوو ئالاوێکش بۆ دەربرینە سیاسی و نەتاوایەتی ئیجاڤایەتشکی بالکێش و ینی ئامەد مەسەرەن ڕۆژە نەورۆزی دەگەلێک شتێ بالکێش چێت من ڕاستی وەکو نمونە ڕێبەرێن کورد مەسن حتا ڕێبەرێ پەکەکەی عەبدوڵڵا ئۆجلانژی پەیامی خۆ تخوي روجا هاند يعني ريبرين بارتيين سياسي حتى كو ايش بارتيين دنيا كردستاني الويروجي امادنج برغو امد الجم كردا خدي تايبت منديك وي هي ازباركم بار يعني يا كماني هر صال بسط حزارا يعني دقيقه حتى مليون كي كس لامد دجفن وبحث اجرجي كر اجري
آمده يعني حري مزنه كاباكو شخوا عادت جي هي يعني وقتاكو بريش إيفارا نوروزي دسبت كن يعني بيجن آهنگ إيفارا نوروزي شوي بيستويك يعني بيست لسر بيستويك زياتر أجركا أو كاتيا و يعني نت وقت بيجن نوروزا كنافندية كرج حردري ووكو من قوت قال لك جراج روجافا وش بارشين دنيا كردستاني يجي ضرن الور آماده بن جبر جرينجاوي سمبوليك بەڵێ جا یەکشتی ئاگرەکە من ئەوەی کە زۆر جوانە بەلامەوە لە باشوور ئەو مەشخەڵەیە کە هەڵیەگرن لە ئاکرێ بەسەر شاخەکەیاتێوان دیمەنێکی بەڕاستی جوانێ و هەمیشەش سەرنجی میدیا جیهانەکانیش بەڵێ بێگومان جا باسمان لە گرنگی ئاگرەکە کرد بە جارێکتر گوێ لە کاک سۆران بگرینەوە کە باس لە گرنگی ئەو ئاگرە ئەکانەریتی ئەو ئاگرە لە نەورۆزدا خۆی ئەم ئاگر بڵی تو نەڵێ هەر ئینێکی سمبڵێکی پیرۆز بووە و سۆمەرەکانیش ینی ئەوانیش ئاگریان کردوتەوە تەنانەت هەتا ئەمڕۆژ ئزدیەکان زۆرجار کە ئاگرێکەنەوە ئاوا دەسی پیا هێنن ینی وەکو جۆرێ لە پاکبوونەوە ینی ئاگر وەکو هێمای پاکبوونەوە بووە لە سەردەمی دێرینەوە جاگە سەرنجبەی لە هەندێک لە بەشەکانی کوردستانە خەڵک بازی بەسەرەیە گەنجوشت باس بەسەر ئاگریان جا لەبەرەوە تێکەڵەیەکە لە شتێکی زۆر دێرین کە ینی مرۆڤی کۆن یەکێ لە شتە بناغە گرنگە پیرۆزەکانی خۆر ئاگر ئەمانە گرنگبوون بۆ ژیانی لەبەرەوە ئەمە کراوە بەبەری نەورۆزانی نیشانەیەکی گرنگی جەژنەکەیە بەڵام بازان بەسەریا ئەو نیشانانە ئەوە وەک جۆرێکە لە خۆپاکردنەوە پێم وابێت تا ئیسپانیاش ئەو دابوونەریتە هەیە چکە دابوونەریتێکی دێرینە بەڵام یەک خاڵی تریش کە باسی ئیسپانیام کرد لە ساڵی 90ەکانەوە تۆمار هەیە لە ئیسپانیا سەریکە دنیا چۆنە ینی ئەمەویەکان کە چوون بۆ ئیسپانیا کە بڵین سووریان بەجێشت و ڕاونران لەوێ دەسەڵاتیان دوایی لە ئیسپانیاوە دەست پێ کردەوە لێەوە جەژنی نەورۆز تۆماری هەیە لە ئیسپانیا ینی لە تۆماری دێرینە کە وەختی ئیسلام لە ئیسپانیا بووە جەژنی نەورۆزیشیان لەگەڵ خۆیان بردۆتە ئەوێ ینی ئەم جەژنە هێندە گرنگ بووە سەرچاوە ئیسلامیەکان زۆر جار بە مبارەکیش ناوێنە بەڵێ باس لە ئاگری نەورۆز کرا بەڵێ پێش ئەوە شعرێکت ئامادە کردبوو یەکێک لە شعرە جوانەکانی پیرەمێردی شاعر هێرۆ لەبەرەوەی کە بەڕاستی شوێنی خۆیەتی لە نەورۆزا گوناحە ئەگەر باسی نەورۆز بکرێت و باسی پیرەمێرد نەکرێت چونکە باسی ئاگریشت کرد پێم خۆشە کە ئەو شارەی پیرەمێردی مەزن لەسەر ئاگر بۆتان بخوێنمەوە کە دەڵێت ئاگری نەورۆز کە هەڵگیرسا ئیتر فەسڵی خەزان شینی کوێستان و تەمی زستان و ئاهی عاشقان مەرگی ناکامان و دەردی بێنەوایانی جیهان بەو گەڕە جوانەکەوە ئەگڕێ ئیتر ئەبڕێتەوە بە هیوام هێرۆ مەریوام کە با بڵێن هەموو کارەساتەکانی کورد لە هەموو پارچەکانە بەتایبەت ڕۆژهەڵات کە ئیستا لە بەستاتێکی زۆر هەستیاراتی ئەپەڕێت ئاگری نەورۆز هەموو ئەوانە ببڕێتەوە و کۆتایی پیرەمێردیش دەڵێ مەرگی ناکامان و دەردی بێنەوایانی جیهان کۆتایی پێبێ و هەر یعنی بیرۆکەی نەورۆزی کوردیش بۆ با بڵێن کە باس ئەکرێ کۆتایی هێنان بە داگیرکاری و زوڵم و بە زستانە بە تاریکیە زاڵبوونی ڕۆشناییە بە هیوام ڕۆشنایی زاڵ بێ بەسەر هەموو پارچەکانە جارێکی دیکە هیوادارین هێرۆ بەفرا وتزانی لە جەمە لە ڕۆژاوات ئیساڵ تایبەتمەندیە کە نەورۆزی هەیە تایبەتمەندیاوەی ji du tiştan tê yek jê di sala 1986 yekem gencekî Kurd li Dîmeşqê ke xwepêşandanek kirin bi guleyên hêzên ewlekariya rejîma Esedê bav hate kuştin bi navê Silêman Emîn Adê ku wekû şehîdê Newrozê li Rojava nav Kurdê Sûriyê de tê naskirin îro em di 2026 dane 40 sal bûriye ev taybetmendiyeke wê ye ya duyem îsal rejîma em bêjin demkiya Dîmeşqê Şamê Newroz wekû cejneke niştimanî ragihand em dizanin berê di dema serdema Esedê bav da قەدەخە بوو لێ دبن فشارێدا پشتی 86 و ئەوە بوو نەچار بوو لە 88دا مەرسومەکە ریاسی دەرخەکو ببێژە ڕۆژە 21 ئاداری ڕۆژە دایکێ جەژنا دایکەیە
دایک گلک گەورەیە لێ وان خست بۆ بنە خۆمینن نەبێژن نەورۆزە لێ پشتە 2022 دا ڕێڤەبەریە خۆسەر ئەف دیسە ڤەگەراندا دیسە جژنا دایکی ڤەگەراندا گولانێ و ڕۆژە نەورۆزی هەر 21 ئادارێدا ما ینی دوێت دەربارەیدا ئیساڵ وەزارەتە چاندیە حکوومەتە دەمکیە سووری لەگەل ئەنجومەنە نیشتمانیە سووریە کوردی سووری ئەونا نەورۆزەکە فەستیڤالەکە نەورۆزی لە داردخەنە من هەفەیڤینێک ئەم ببێژن سەرۆکی خۆجهیە ئەنە کەسێ لقمان ئۆسرۆ کرد کە ئەم بەشێکی بەهاو لێ گۆداری بکەن ئیرۆ ئەم دەبێژن ئەم شریکێکی وڵاتینە ئەم جزێکژی وڵاتین و ملەتێک کورد ملەتێکی جودایی لە هەندرێ سووری دێ و دۆزامەل شامێ حەل دەبن نەلش دەربا شامێ حەل دەبن مادام دۆزامەل شامێ حەل دەبن ئەم vê دەولەتێ دین پێشیا استحقاقاتێ vê مەرحەلێ ومە دۆز جوان کردن وەر شریک بمبەرە و براستی وان هاتنە جیدانمە حاضریکردنە لێ تشتێ دنێ تشتێ لۆجستیل ژگەمەنە مادام بوون شریکێمە و دبن ڕێعایەتا دەولەتێدا ئەم نەورۆز دەبێ نەورۆزێک بڕەنگێکی نە بڕەنگێکی فەرمی و ئەوێژ مەر داوا وزارەتە و بەلکی سەرۆک شەرعیژی داواویژی بوێ و دیبلۆماسی و سەفاراتی موجود هەندێک شامێدە داوا فەرمی و بڕێت بناوێ وزارەتە چاندا شامێ ئاسووری وێهرە مادام ڕێکش پێشیاتە بەکری چمات ئەمێ رەخنا vێڕیە بکەن ئەمێ vێڕیە کە مەرحەلاکن و ڕئیاکن و سیاسی ئەم دخوازن دەبێ ڕیە دکار بکەن ژبەر داخوازامە شامێ و شامێ حەل دەبێت بەڵێ وەکومە گوهداری کرد لە ڕێزدار لقمان ئۆسۆ ینی ئەونا دخوازن ببێژن کۆ ئیدی سەردەمەکەن و دەست پێ کردە ئەمژی دەبێ بەرنامە خۆدام هیویدکن کۆ سەردەمەکەن و لە هەموو هەرێمێ دەست پێ بکێ ئیدی ئەو خەلکێن وێ هەرێمێ بە ئەوەیەکی ئاشتیانە بە هەفدرا بژین براسی شەر و پەفچونان ئەو خەلکێ وێ هەرێمێ گەلک وەستیان دیە ماندی بوون بەڵێ سیروان باسمان لەوە کرد کە زۆر ینی لە دوای ئەوەی کە نەتەوەی گرتوەکانیش ئەم جەژنەی وەکو جەژنێکی چەند نەتەوەیەک دیاری کردوانە خەریکەیانی هێواش بزر ئەبێ کە بەتەنیا جەژنەکە وەکو چۆنەڵەی سیمبولێکی کورد ببینرێت ئەم جەژنە ینی بۆ شاردنەوەی ئەوەکو باسیشمان کریان چەند ڕۆژی تریش ئەوە کراوە ینی ئەمە ڕۆژی دایکە ئەمە ڕۆژی ئەوەیە بۆەوەی جیاوازی بکەن ینی بشاردێتەوە ینی هەرگا وەک چاوەکو کووردا وەکو سمبولێک سیاسی دیت ڕێژیمێن لەسەر کووردا دەسەڵات بوونژی وانژی وەکو ینی تشتێکی سیاسی دەدیتن ژبەرلۆ هەرگا شەڕێ وێ دەکردن ژبەرگۆ دزانی بوون وەک بەشێکش دەرکەتنە هەستێ نیشتیمانیە کوردی نەها وەک ساڵح گوت گوهرتنێ دەست پێ کردیە ینی هەگەر بەری چەند ساڵاتش کەسێکت گوتە بە لە سووریە و نەورۆز ببێت ڕۆژێکە نیشتیمانی باوەڕ نەکرد گوتواتە کەسێکی دین لێ ڕاستی گوهرتن لە هەرێمێ چێ دەبوو و کورجی ینی تشبیر نەکە هێرۆ دەبەحث کرد و نەورۆز ئێدی نەتەوەی نێک بووی پێناسی پێکرد وەک ڕۆژەکە نیشتیمانی ینی وەکو جەژنەکە نیشتیمانی ناونەتەوی گەلک وڵاتان کووردا هەروێ وەک خۆب مینن ڕاستە گەلێکی بەلکی دناو ئەم بێژن جیهانبوونا گۆچێ بوویە وندا ببە لێت هەمان دەمێدە کورد ئێدی خۆدی دەبن خۆدی دەسەڵات لە گەلک پارچان لە باشوور لە ڕۆژاوا نەها گوهرتن ڕۆژهات شێ دەبێت ژبەرۆ پاراست یعنی ئەس دەبێژم ئێدی هەول تێن کردن گۆ پاراستنا تایبەتمەندیان نەورۆزا کوردی ئێمە ئەس بخوا ئەس سەرڤەیەکێ ئەمە یەکێکە لەو بابەتانی کە ئێستا کاری لەسەرەکرێت تەنانەت سۆران هەمەڕەش مێژووناز لە وتوێژەکە لەگەڵ من باسی ئەوەی کرد کە لیژنەیەکیش پێکاتوە بۆ ئەوەی ئیتر کار بکرێت بۆ پاراستن و هێشتنەوەی جەژنەکە وەکو خۆی و هەروەها نەریتە کۆنەکانیش بێتەوە جابا ئێستا گوێ لێ بگرین چونکە باس لە بابەتێکەکە ئەویش بابەتێک کە پێی ئەڵێن میری نەورۆز یا نەورۆزی میری کە ئەمە لە 100 ساڵ لەمە و پێشیشتە نانە 100 ساڵ لەمە پێشی هاتووە با باسێک لەوە بکەین لە بنەچا ئەمەی سۆمەریەکان بوو کە دەسەڵاتی سۆمەری نەما و دەسەڵاتی جیاواز گۆڕاوە هەندێک پاشانێکەوە خەڵک بووە بە بەشێ لە دابوونەریتی خەڵک لەبەرەوە ئەو ڕۆڵەی کە پاشا جێڕایەتی لە سەردەمی سۆمەریە کراوە بەچی کراوە بە بابەتێکی فەرهەنگی ناو خەڵک بۆ نمونە 100 ساڵەوە پێش لە سلێمانی 3 ڕۆژ چادریان هەڵگێڕاوە لەکوێ لە سەچنار خەڵک چووە پاشا هەڵبژێراوە ئەم پاشایە بڵین دەسەڵاتدارانی لەگەڵا بوون نینی ڕێوڕسمێکی تەواو بەوردی زانیاریشمان هەیە خۆشبەختانە هەندێک زانیاری لەسەرمە کۆکراوەتەوە ئەم ساڵ بەنیاز بووینەمە زیینوکەینەوە یعنی من لەگەڵ لیژنەکە قسەم کردوتم ئەبێ
میر نەورۆزی بکرێتەوە بە بەری نەورۆزە چکە ئەو لایەنە فەرهەنگی خەریکە لە ناوەچێ ئێمە ئێستا هەموو ینی جەخکردنەوەکەمان لەسەر ئاگرەکەی و ئەوە بووە بە سنتەری نەورۆز ئەبێت تۆزێ دەوڵەمەنی بکەینەوە بە مێژوو لەبەرەوە ینی بە تایبەت میرۆزی بابەتێکی زۆر دەوڵەمەن و گرنگە و ئەی بەستێتەوە بەو ڕەگەدێرینەی لەبەرەوە بەداخەوە کوتم پلانوا بوو ئەم ساڵ ئەوە بکەین جا هەموو ساڵێ ئەو پرسیاری بەڕێز چۆن ئەمانە بێن هەموو ساڵێ بێ ئێمە کار لەسەر دەوڵەمەندکردنەوەی بکەینەوە بۆ نمونە پیرەمێرد بۆ بەشێ لە مێژوویەکی نوێیە بەڵام ئەم هات بەرجێکی سیاسی کرد بە بەری نەورۆزە پێش پیرەمێرد بەرگەکەی فەرهەنگی تر بوو توانین پیرەمێردیشی پیرەمێردیش بۆ بەشێ لەو مێژووە و ئەو بەرگە دیێری نەورۆزیە ئەبێ بگەڕێنرێتەوە بۆ نەورۆز لەبەرەوەی دەوڵەمەنی ئەکا و جەژنەکە گرنگترەکە لەناو خۆمانە بەفراخانەوە کاکسۆرانیش باسی لە گرنگی پیرەمێرد کرد ینی بۆ زیندووکردنەوەی ئەو نەریتە کۆنەی کە پێشتر هەبووەکە لە سەردەمی سۆمەریەکانەوە بۆ بەڵام جارێکی تر زیندوی کردوتەوە بەڵێ هێرۆ ئەوە شتێکە کە ئەوانەی کە با بڵێن شارەزان لە بواری مێژووا و ئەوانەی کە حەزیان لە ئەدەبەدە ڕۆڵ و پێگەی پیرەمێرد شتێکە کە حاشای لێ ناکرێت با بەتایبەت لە بەرجەستەکردنی نەورۆزدا لە دوای سەدەی بیست وەکو ئەکتێکی سیاسی لە ئەکتێکی کولتوریەوە گواستیەوە بۆ ئەکتێکی سیاسی وەکو بەرخوردانێکی با بڵێن سیاسی گەلی کورد بەرامبەر با بڵێن حکوومەتە داگیرکەرەکانی ئەو سەردەمە جا بەسەرهاتێکی خۆشی با بڵێن جوانی پیرەمێرد هەیە دەڵێن لە ساڵی 1940 کە دقیق دەکاتە 85 ساڵ پێشستا کاتێک دەسەڵاتداری ئەو سەردەمە پارێزگاری سلێمانی بووە تورکەمەنێکی زۆر با بڵێن ڕەگەزپەرست بووە زەختە خاتە سەر پیرەمێرد کە ئاگری نەورۆز چی دیکە لە مامەیاری سلێمانی نەکاتەوە لەگەڵ خوێندکارەکانی زیندانی دەکا بەڵام پیرەمێردی مەزن جلەکانی خۆی لە زیندان دەسووتێنێت و ئاگری نەورۆز بە جلەکانی خۆی دەکاتەوە و هەتا ئێستاش ئەو شعرەی پیرەمێرد کە سەرەتای بەرنامەکەم پێکردەوە ینی یەکسەر نەورۆز و ئەو شعرە پێکەوە گرێدراوە و دەنگی حەسەن زیرەکیش بەڕاستی چۆنەڵی ئیتر تەواو شتەکەی تەواو کردووە لە پیرەمێردەوە نیە نەورۆز ئەبێتە سمبولێکی هاوبەشی هەموو گەلانی کورد با بڵێن لە هەموو وڵاتەکانی دنیا بەتایبەت لە چوار پارچەکەدا ئەبینین با بڵێن بەتایبەت ئاگر ڕۆڵێکی زۆر گرنگە بینێ لە دوای ئەوەی کە مەسەلەن دەبێ بە ئەکتێکی سیاسی لە دوای کردنەوەی ئاگر لە مامەیارە ئەبێتە سمبولێکی هاوبەش لە ناو کوردەکانە کە یەکگرتنیان بەرجستەتر دەکاتەوە لە دوای ئەو ڕووداوە. دخوازم شتێکی دیجی ببێژم بەفرا و هێرۆ سێروان بڕاستی ڕۆڵە دیاسپۆرای کوردی دوان سالên dawî de em bêjin 20 salên dawî de gelekî berz bû divê derbarê de her çendî ku ha li welat di çarca ji welat dûr bûne ew bûn Newroz li welat xweş bû lê van jî hîş yani em bêjin Kurdên diaspora jî ji ber hejmarê wan pir bûn ji her çar aliyên Kurdistanê hatin Ewropa û Amerîka û yanî derbeder bûn li wan welatana Newroz bi xelkên wan welatan danas kirin. Yani ev jî tişekî taybet e her çendî ku li welatekî wek Amerîka wek nimûne rast e wekû caran serok bi wekû cejna Farisan tîne ziman lê Kurdan jî karibû li her cihê ku ew lê bin lê em zanin hejmareke mezin Kurdê me li Nashville heye Newrozê li ser xwaristê çê dikin wana jî rolekî ew lîstiye divê derbarê de birastî. Çunka bablên keş û hewakeşî eguncêd legal ew hêşta sard niye yani yewaş yewaş xerîke germe be li Nashville mang belam lêre zor car hêşta sarda bahareke zûtir dest pêka سیروان لەم ڕۆژانەی ئێمە دەزانین شارەوانی مەناس پارک پێش ئەوەی کە بۆ ڕێزلێنانێکیان کرد بۆ کورد بە تایبەتی بۆ کوردی سووریا بەڵام لە دوای ئەوەش نەورۆزیان ئەنجامدا و هەروەها ژمارەیەک لە کوردیشیان بانگهێشت کردبوو بۆ ئەو نەورۆزە. مناسس پارک باژارێکی بچووچێکە لە ویلایەتە ڤرجینیای نەدووری واشنگتن پایتەختە جێگۆ منهالێنە تشکی بالکێش کرد بڕاستی هەم داخۆیەنێک پشگیری بۆ کوردێن ڕۆژاوا کرد و دە هەمان دەمێژێت دە هەمان ڕاگەهاندنێ دژی مەها ئادارێ مەها سێ
وكو مها كالبورا كردي راجهانكو حرصل نهاب أوك فرمي وحكومتها مناس سبيرابي يكش شالك يواني سركة صالح جلو بفران وربو بس تجي الأم حرسي الوربو نوروزك بتشوشك وكو هالكفتك وكو جارة يكم شالك يشارك بس تشكي بالكيش وكو حكومتك خواجهي بيرابو بله با استاج بچین او راپورته ببینین که لسر او مراسم دروست کراوه یکم جارا آهنگا نوروز بفرمی و بچاودریا شارداریه که لویلاتا ورجینیا امریکا بیت گران. شارداریا باجر مناسس پارک درگهن آواهی خو لهم بر جواکا کردان و حوال و حفسو زنوان وکرن. شاردارا باجر مناسس پارک الینا منسک دبیجه دورامه پر رنگ و پر آلیه و گرنگ درباره کلتور و دیروکا یک و دو بزانین و سوزده. کل سالا بید آهنگا نوروز لوی باجری برفرهتر و مزنتر بتکرن. نوروز و پیروز به. از گلک دل خوشم. جرا من یا یکما از بشتر دبم. گلک بخیر هاتنا جواکا کردی لمناسس پارک دکم. هر تشلور جوان و خوشه. موزیک و دیلان پر خوشن. ام بختوارین هن رنشوانن مناسس پارکن. آهنگ بگوتاره که لسر میجو جغرافیا و عرف و عادت کردان و روشوان یا سیاسی و جداهی کردان دگل ملت دوروبری واندجین به زمان انگلیزی هاتا پیشکش کرن. از خوازم نوروز گلیکی پیروز بکم و نوروز الکدره به گلیکی خوشه لی تایبەتمەندی خواهیشه بالوی داره مناسس پارک الفرجینیا هیا خلق امریکی خوازه پیروزباهی نوروز المکردان بکه و مناسس پارک میر لانا بخوا کره هیوا سیان و هیوا کردان الوی داره و ام گلیکی کیف خوشن بکرد و امریکی تفه بالوی داره بهبرا کیف خوشن. جلو برگن جن و ظلام و زاروکان جدورن جداین کردستان هاتنه نمایش کرن. جباشور به جلو برگن روش حالاتیا و جروش آوا بستایل جلو برگن باکوریان گونیشان سر پیوندیا نتوی یا کردان او جاج هر آلیه که هات بنا امریکا. لجیسیا داوی خانمکا برازیلیا به جلو برگن کردیان جوان مهوانا آهنگ بود. از جه برازیل ما و اوه 7 ساله از بجداری نوروز بم. نوروز پرخوشه. گران آهنگا نوروز به تایبت لدروی ولاتی چندین پیامان بخواه دگرد. یک بود دیار کردن ناسنامه ملت کی دیرین میجوه بو کبناهی هبونا مروان بدگرتوه و هلبت اف پیامه بو امریکیانه یانوان کسان او این کردان باشنا ناسن. یادنجی پرورده کرنا زاروکن کردان اوین لامریکا جدایی بونه گو بزانن او جنفش ملت که زندی و خودان شارستانیه که کبنار هاتینه. بگمان نوروز خوش و گشت نابد بی شاهی و دیلان و گوه خودانا تنبوره. هروها خواردن کردواری جه که برچاف دا آهنگ نوروز دا لهر جهه که دگرد. شارداری یا باجر مناسس پارک یا ولایت ورجینیا دوی مهدا راگهاندن که فرمی بو پیشگیری کردن روش آوا پشتی شرو آلوزیان بلاف کرد. و مها آداره به مها کلپور کردان دوی باجری دا دست نشان کرد. خالد فتاح دنگ امریکا. خۆشەویستان لێرەشدا هاتینا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان ئەم بەرنامە تایبەتە هیوادارم کاتێکی خۆشتان لەگەڵ بەرنامەکەمان هەبوو بێ و جارێکی تریش نەورۆزتان پیرۆز بێ و هەر لە خۆشیدا بەجێتان بێڵین نەورۆزەوە پیرۆز بێ نەورۆزتان پیرۆز بێت نەورۆزەوە پیرۆز بێت